أمش ناوم حميد فيز الله حمد أمين هرتليا كنوي ملازادم معالي أسليم معالي بنزاونو ما أصلي لا حفتاونو داخوازي كاملة سليم خالدم كت بابم شو لقدو ذنسبيان كتي حاج سليمي بو داخوازي مانكت جن بجين مانكت كجن بجين مانكت حتى استا اويش خوي معالي شست شارع اما چەند ساڵە شێت چوار ساڵە پێکەوەینە هیچ ناخۆشیمان نەبووە لە گەرەیەک بەس بە خۆشیمان هینایە هەتا ئەو لەحزەیە ئەمە 3 کوڕ و 6 کچمان هەنا بەس ئێستا ژن ئەو وەختی ئەخلاقە بوو کابرا ئەگەر ئەم نژنیشم لەم مارە کرابوو هیچی مخالفم بەرامبەر نەدەکرد قەنەعەتم پێ بکە لە حەوزی بتوێنێ ساڵێژ نەک تەلاق نادەدرا لە قەزای ڕانی و پشت دەرێ ژن تەلاقدان نەبوو ئێستاش ئەوە دەکەی ڕۆژێ لەوانەیە 50 ژن تەلاق بدرێ ناوم کامیلە سەلیم خالیدە دانیشتانی گوندی بەڕۆژەمە جا ئەم نەکچکە لە بوو هەندا گەورە نەبووم بابم هاتە لە مزگەوتێ گوتی هەمینێ داکم ناوی هەمین بوو گوتی ماڕە مافێزی داوا کچە لێ کردینە داچشم گوتی حاج سەلیم بۆ خۆ بینە زارە برای کوڕتی کچ کاژنێ بۆ خۆمەینە بابیشم گوتی هەمین ئەمژنێ ناینم گوتی دەی بیان دێ وەڵا ئەمەش دانیش بووین چارۆ کەس پێم پێدا بوو بابم گوتی ئێوە چارۆ کەس پێ لە خۆکەم نازانێت داخواز دێ وەڵا بابا پیرە حەمیدی وانیش هاتنوگە خاڕەکەم هات قسانەگەر بابی وان کرد وەڵا لەمەرە چێ پێنەچ گوتیان وەڵا مارەیان کردی چونکە بە قسەی باوە بران بوو حەز لێکردن نەبوو ئەوە شتە نەبوو ئێستاش کسێ بە مێر دەدەی بە قسات و ناکاتی هیچ بینی تەوسپێنێشە تەلاقەتە وەڵا ئەوە کار ئەوە فەیسبووکەیە ئەوە لێکە دوانەکە بن و مانگە چێشەس نەکن یەکدی و دەبێ یەکدی تەلاقیدا و بێتەوە ماڵە باوێ کچەکە هەمووی ژمارە 20 کەس و 10 کەس و هەموو عالەم یاریەیشە کرد زۆر عالەم جاران زۆر لەشی پاشی هەبوو بۆ ئیشێگە ئیشەکەم هەبا 10 کەس داتن لە خۆڕە بێ چی وای کردووە دڵمان بە خۆشەویستەکی ڕسمی بوو خۆشەویستەکی ڕسمی بە دڵەکی پاک حەساب بێ ئەو وەختی عەساب هەموو کەس دەزانی ژنێ و مەردایەتی چییە خۆشەویستی چییە بۆ مۆقەت نەبوو هەتای بوو تام بردنێ بۆیە وا بوو ئێستا بەسحاتە و بە مانگە و بە ساڵە زیاتر نییە لەبەر ئەو هۆیەی بوو بە دڵەشی پاک ئەمە 6 ساڵە پێکەوەینا بە دڵەشی پاک بۆ خۆشەویستی ڕسمی بوو نەگەر ئێستا بۆ مانگە شێوی بۆ ساڵێک بی بۆ 2 مانگ بی بە مۆبایل وەڵڵاهی خێزان لە چای خۆم خۆشتر دەبێت کە خێزان لە پێش هەموو شتە خێزان ئەوی خێزان بۆ دەکات داک خوشک براک باو کەیست بۆ ناکە ئەمە زۆرمان پێشێک دەدات کابراژ ژنیان لێ ماڕە دەکرد لە هەرتەلێ لەو گوندە شیدیان ژن لێ ماڕە نەشیدیت بوو هەتا ئەو ڕۆژە بیسی سوارە چوو ئەچوو ژنیان بۆ ئەگواستەوە دات ئەگە شەوەی دیت بان نەخۆشی نەدیت بوو بەبێ مشکیلەش نەخێر ناوەڵڵا یعنی بەڵێ ئەلعانیش هەر پێکەوەنەوە خۆشەویستی ئەلعانیش مە مۆبایلیش مانگەکە 2 مانگە ساڵەکە دیاریم بۆ بردووە بەڕەتی کردەوە گوتی عیبە جارێک شۆخی ئاوێنە هەبوو جاران ئاوێنە شۆخی ئاوێنەی ئاوێنە دەزانین جەنابەت چییە مزگەوتێرا شۆخ ئاوێنەم دایە گۆجارکە دیشتیەوە مەکە ئەوەندە خۆشەویستی نامەشم ئەوەش دیارێکی بۆی نادمەوە گوتی وەرناگرم هەتا نێمەکەنێت وەرناگرم بەڵێ نامەکەی وەرنەگرت یعنی لێشم مارە کرابوو ئەوەش چای کوردەواری ئەوە چای سەماوەری چای بەقاز شەری لوس و نەخۆشە چای لێورە خۆشە 2 کەرەمەوەری بوون بۆنێک بوو جیابەند بوو
ئاوێنێک بوو بۆی ناردم ئەمیش ڕاست بۆ ناردنەوە لەبەر چشم بۆ ناردنەوە گوتمە قەدنیە لەوێ مارەکرامە دوو ساڵ بوو لێ مارەکرام ئەدی گوتم سپێن لێک تەڕاق بدرێن سپێنەرە بینە ئەو دیارێ بۆم ناردی دیارەکەم دەوە ئەمە لێکدانەوەم کرد بە قساوەم نەکرد دیارەکەم بۆ ڕەت کردەوە لێم وەرنەکرد دوو ڕۆژانیش فێر بوو لە مزگەفتەی ئەو ئاوێنەیە دامن شۆق کەدام ئەمیش گوتم ئەو شێ خەڵەتەی نەکەی یەک جارێژ لە بارانم هاتە سەر ڕێ گوتمە سەر ڕێ مەلاکەوە تێگەی گوتم لە سەر ڕێ مەلاکەوە ماڵەکە چۆ هەولێری ئەشتیانە فرۆش بەخۆ برایەکەی بوویم ئەم ڕۆژەڕێکی لە بەرەوی لادا گوتم لە سەر ڕێم دراومە وەستە لە سەر ڕێ مەلاکەوە ئەو جارشم لە سەر ڕیاخۆ دەرکرد و هیچ نەدەستی پێکەوت نەدەستم پێکەوت هەتا ڕۆژا قسمەتم چۆکنێکتی ژن جاران ژن یەک پەنجەی دیار نەبوو بەڕووتی هەمووی مەکسی مەمنوع بوو هەمووی بەرژێک کوردی ژن ئەگەگەی با پیاوی ئەو ژنە لایەدا هەتا ئەو پیاوەتی ئەپەڕی ژن بەرامبەری پیاوی نان ناخوارد ئەخلاقیشە بوو ئێستا وەنیە ئێستا هەموو ژن ڕوت و غڕ سینگ و سینگت بۆ دێ تێگەشتی کاکە ئێستا سینگ و سینگت بۆ دێ ئەو ئەخلاقی ئێستاوە ئەو وەختی ئەرز و ئاسمان فەرقە زۆرە ئێستا فەرقی زۆرە ژن کابرا ئەگەر چ با سەفەرێ ژنگەی با پیاوی ژنەکە لایەدا هەتا سەفەرەکەی ئەوە نەبی ئەلعان ژن ڕاز ڕوکڕکت بۆ دێ